وا چەند ساڵە ئێمە چاوەڕوانی ئێوەین بۆ دروشمی کوردایەتی چۆکدا دەدەین. وا چەند ساڵە ئێوە سوار و ئێمە پیادە، ئێوە خاوەن دیواخان و ئێمەش حەسحەسی بارەگا و جادە. وا چەند ساڵە وتان ساواین بە شیری دایکی پێشمەرگە گۆشمان کردن بە دارعاسەی باوکی شەهید مەردانە پێمان پێگرتن. وا چەند ساڵە سکێتێر و دووسک برسی هەموویتان کرد بە قوربانی پلە و پایە و پۆست و کورسی، جارێ نەبوو لە ئەحواڵی ڕەش و ڕووتی ئەم وڵاتەتان نەبرسی. پرسیارەکەتان زۆر هەڵەگرێ و منیش زۆرم پێیە. ئەم یەکریزیە بوونی نییە. ئەگەر بوونی هەبوایە ئەنجامی ئەبوو. ئەم تەباییە نییە. ئەگەر تەبایی هەبوایە ئێمە ڕۆژمان بە ئیمڕۆ ناگەیشت. ئێمە وەک نەتەوەیەک خاوەنی مێژوویەکی پڕ سەروەرین، میلەتێکی هوشیار و خاوەن پێگەیەکی ئیجتیماعین، ئێمە میلەتێکین کە کەلتورێکی زیندوومانەیە و زمانێکمان هەیە کە بە حەقیقەت و بەڕاستی ئەگەر ئەو زمانە نەبوایە ئێستا میلەتەکەمان لە ناوچاوە ئەچوو. ئێستایش دوای 26 ساڵ، دوای 27 ساڵ ئێمە بگرە و بەردەمانە، ئەوە سوورە و ئەوە زەردە و ئەمە شینە و ئەوە مۆرە. ئەمانە دادی ئێمە نا، ئێمە برسیمانە داوای خواردنێک ئەکەین کە تێرمان کا. ئێمە نەفسی ئینهیارمان کردووە، داوای کەسێک ئەکەین وەک پرۆفیسۆر، وەک کەسێکی نەفسی، وەک کەسێکی دەرونی جارێکی دەبێتەوە ئیعادەی ئەو دەروونە شکاوی ئێمە بکات. ئێمە دەفمان دەنگنا، کە دەفمان دەنگینا ئیتر بەردی خۆمان نادەین لە سەنگ. نەتەوەکەمان گەورەترە لە حکوومەتەکەمان. نەتەوەکەمان بەهێزتر و بەتواناترە هەتاکو و پەرلەمانەکەمان، کە ئێمە وەک کۆمەڵێکی بە ئاگامان لە هەموو شتێکە ئەبێ ئەویان بزانن کە ئێمە هەموو شتێ ئەزانین، بەڵام لەبەر بەهای نەتەوەیی، لەبەر ئەخلاقی نەتەوەیی، لەبەر ئەم نیشتیمانە ئازیزە، لەبەر ئەم نەتەوە ئەستەمدیدەیە، خاوەنی ئەنفال و کیمیاباران و ئێستای چاوچنۆکەکان لە چواردەوری ئێمە ئەمانە خۆیان مڵازاوە جارێکی تر بێن بۆ کەلاکی میلەتێکی سەرگەردان کە بە درێژایی مێژوو ئیسراحەتی لە خۆی نەدیوە. خۆی ئەڵێن تەغار لە یەکە کەڕێتەوە. ئەگەر ئەوان بتوانن ئێستاکێ لە باتی ئەوەی ئامێز بۆ یەکتری بگرنەوە، ئەچنە ئامێزی تورکیا و عەرەب و فارس. ئەمە لە مێژووی پرسەروەری و سەربەرزی نەتەوەکەی ئێمە نییە. ئێمە زۆر دەمێکە هاوارەکەین، زۆر دەمێکە باسی ئەو یەکریزی تەبایی ماڵی کورد دەکەین. ئێمە هەموو هەدەف و ئاواتێکمانەوەیە کە ماڵی کورد بە یەکریزی ببینین، ماڵی کورد بە ڕێکخراوەیی ببینین، توانین وا بکەین کە سەرجەم لایەنەکان، سەرجەم بەشەکانی کوردستان، سەرجەم پارچەکانی کوردستان بەس بێوازە و پارچیانە بێنین، هەمووی بکەینەوە بە یەک پارچەی کوردستان، هەموو یەک لە ناو دەست بین، توانین وازدە و هەڵمەتە دژوارە بێنین کە دژی یەک بەکارێنین. ئەوەی کە منیش وتم ئێستا لە ئێستا شتێک هەیە کە خەریکە جارێک کە دروستە بێتەوە. هیوادارین بەخوا نابچنەوە، هیوادارین ئاوڕێک بنەوە لەم خەڵکە نەهامەتی کە چەندین ساڵە لەگەڵیان ئاژین، بۆ هیوایەتە کە بتوانن ئەم وەزع لابەرن و بتوانن پێکەوە هەوڵ بن پێکەوە، ئەگەر لەسەری شۆتەبانە بن هەوڵ بن لە ژێرۆ تەباییەک دروستکەن بۆی بتوانن هیچ نەبێ ئەمەی کە هێمانە چەند ساڵە ئەژینتیایە بتوانین بە یەک پارچەی بیپارێزی. خراپە، بەردومانەکان زۆر خراپە، کۆمەڵی زیان بە زۆر شوێنی کوردستانمان گەشتووە، بەڵام بەداخەوە کەسێک نییە هاوارێ بکە، کەسێک نییە قسەیە بکە، کەسێ نییە بڵێ ئەمە بۆ وایە. لەبەرەوەی کەوتونەتە شوێنێکەوەی تر بە ئارەزی خۆی چێڵە سێ بەردومانەکە لەم لاوێت و لەو لاوێت و ئێمەش سەیرەکەین و کەسانێکی بێتاوان لە ناوە چێ کۆمەڵێ دێهاتمان هەیە هەمووی
جارێکتر بوونەتەوە بەژێر تۆ ئەو تۆپانەوە کەمە بەڕاستی نەکەر خراپە بەڵکو ئەتوانین ئیدانێکی گەورەی بکەین وای لێ بکەین کە ئێمە هەوڵ بین هاوار بکەین بڵین تر بەسە باواز دە تۆپبارانە بێنێت. ئەرکمانەوەی کە ئەدوانێ ئەبێ وا بکەین ئەبێ دەمی خۆمان هاوار بکەین ئەبێ پیان بڵین ئەبێ زەختیان لێ بکەین ئێوە کۆنەرمەندان کە هەوڵ بن بە دەنگ ئەو داوانەی ئێمە بێن کە داواکانمان داوای یەک ڕیزیە داوای وەستانی ئەو بەردومانە ناشمارەیە کە هەیە داوای هەموو ئەمانەکەین هەوڵی شێین و قسەشمان لەگەڵا کردوون و بەڵام ئیتر ئەوەی کە لەسەر شانمان بۆ ئێمە کردومانە.